بەنای خۆی گەورە میهرەبان خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی پەروەردگارتان لێبێت. ئازیزان دەمەوێت لە بەتایبەت ئەو گەنجە ئازیز و خۆشەویستانەمان کە لە وڵاتی خۆمانەوە هاتوونەتە ئێرە دەمەوێت ئاگادارتان بکەم لە شتێکی زۆر خەتەر، لە شتێکی زۆر چۆنەڵی خراپ. یعنی ئینسان ئەگەر وریای خۆی نەبێ بەڕاستی لەم جۆرە حاڵەتانەیە ئینسان خۆی لەدەستەدا، ژیانی لەدەستەدا، کەسایەتی لەدەستەدا، شخصیاتی لەدەستەدا. ئەویش ئەوەیە کە کوردمان هەیە لەم چەند ڕۆژە توش بووە و تەلەفۆنیان بۆ ئێمە کردو، بۆ ئێمە ناچابین بە سەریعی ڤیدیۆیەکی لەسەر بکەین. ئەویش تەعاملکردن و مامەڵەکردنە لەگەڵ ئەندەئەیجا، واتە لەگەڵ کەسانێکە کە تەمەنیان خوارد تەمەنی 18 ساڵە. ئەگەر سیر بکەین کۆمەڵی ڤیدیۆی زۆر هەیە لەگەڵ ئەوانەی کەوا ئەم جۆرە حاڵەتانە توش بوون. بۆی من دەمەوێت بە عملیەک دوو ڤیدیۆتان پیشان بدەم بە سەریعی ئەو جا باسی ئەم حاڵەتان بکەم کە ئەبێ ئینسان خۆی لێ دوور خاتەوە، وریای خۆی بێ کە تووشی ئەم حاڵەتە نەبێت، چونکە بەڕاستی زۆر خەتەرە. ئەمە شوێ یاسای بەریتانیا وایە هەر کچێک لە خوار تەمەنی 18 ساڵەوە بوو هیچ کەس ناتوانێت تەعاملی سەکسی لەگەڵا بکە یان تەعاملی سەرجێ و شتانی لەگەڵا بکە، تەنها حاڵەتێک نەبێ ئەوش 17 ساڵە ئەوەیە کە کچەکە بە ڕەزامەندی خۆی بێ و چۆنڵی خۆی داوا بکەن بە ڕەزامەندی خۆی بێگەر ئەوەی لێ دەربکەی نابێت لە خوار 18 ساڵە تەعامل لەگەڵ هیچ کچێکا بکەی لەم وڵاتە. ئەمە یاسایە، بۆیە دەبێ ئینسان خۆی زۆر بپارێزێ. ئەمەش لە چیوە دێ؟ بۆ نمونە گەنجێک هاتۆتە ئەم وڵاتە چێ خۆی ڕجستەرەکە، خۆی تۆمارەکە لێکی لە وێبسایتەکانە بە دوایە ئەگەڕێ لە مێشکیا بووە بە حاڵەتێک کە شتێکی دەرونی، کاتێکە بە دوایم حاڵەتەیە دەگەڕێ لەیرە تیمیان هەیە بۆ پاراستنی مناڵەکانیان، هەر ناویان ئەو ڕێکخراوانە ئەوەیە ئەڵێن Saving Children's Futures، واتە پاراستنی مناڵەکانمان داهاتویان دەپارێزین. بەچی؟ گروپیان هەیە دروستیان کردو لەناو ئەو جۆرە وێبسایتانەوە. هی جاری وایە پیاوێکە خۆی کاتە کچێکی مناڵ ڕسم دەنێرێ، نامە ئەنێرێ، چات لەگەڵ دەکات تا خاتە داوەکەوە. جاری وایە کچێکەوە بە پارە گردویانەوە ئەمیشەیان بۆ ئەکات، ڕسمی خۆی دەنێرێت، تەعاملت لەگەڵەکە، هەتا تۆ خاتە حاڵەتێکی هۆرمۆنی و ڕەگەزت عینت ئەجوڵێنێ، غەریزت دەجوڵێنێ، ڕسمی خۆت دەنێری، ڕسمی لاشت دەنێری، ڕسمی عەورەتت دەنێری، دوایی تووشی کێشێکی گەورەت دەکات. چۆن؟ ئەڵێ وەرە بۆ فڵانە شوێن با لەوێ بتبینم. جاوەرە سەیری ئەم ڤیدیۆیەکە ئەوە وایان بە زەلامێک کردو تەسەوورکەن ئەم برادەرە تەنها یەک مانگ هاتۆتە بەریتانیا، لە مانگی حوتی 2023 هاتووە، لە مانگی هەشتی 2023 کەوتۆتە داوەکەوە. سەیریکەن چۆن لە شوێنێکە ئەم وەکوتم ئەم ڕێکخراوە گیریان داوە، پێی دەڵێن ئایا تۆ ئەزانیت لەم وڵاتە ئەمە شتێکی نایاساییە؟ لە پێشا دەڵێن نەمزانێت نایاساییە. ڕە باش ئەگەر نازانی نایاساییە کاتێ لەگەڵ کچەکە قسەت کرد پێی نەوتی تەمەنم 12 ساڵە، ئەڵێ باشە پێت نەوت بە دایکت نەڵی، جا پێی دەڵێت چی؟ Don't pass this information to your mom. ئەڵێ ئەم ئینفۆرمەیشنە ئەم معلوماتە نەنێری بۆ دایکت، بۆ ئەڵێ گەر زانیت ئەم شتێکی ئاسایە بۆ پێی دەڵێ بە دایکت مەڵێ، لەبەر چی؟ لەبەرەوەی تۆ توتە I would be in trouble after. ئەوان چۆنڵی دوای منەکەومە کێشەیەکی گەورەوە، معناوە ئەزانەیە کە خراپیشە، بەڵام هەر کردوێتی وەکو وتمەی خاتە ناو غەریزەیە کۆ کاتە ناو حاڵەتێکەوە لەگەڵی چۆ ئەلیا چاوەڕێی کردو مۆعیدیان بۆ بەیەکەوە، بەڵام لە جاوێک کچەکە بێت جەماعەتی ڕێکخراوەکە دێن. سەیری کە بزان چیری هاتووە فەقیرە، چۆن هەر ڕەنگی نەماوە، هۆشی نەماوە، شعوری نەماوە، ئەحساسی نەماوە، بەدەست ئەو ڕێکخراوە دوای وازی لە نایرن هەر لەوێ پێی دەڵێن دەنێرینەوە. سەیری حاڵەتێکی تر بە ڕێزان سەیری ئەم برادەرەی ترکەن بەداخەوە، ئەمە ناوی محەممەدە، دکتۆرە لە خەستەخانە دەوامەکە. تەسەوورکەن ئەمەش کەوتۆتە ئەو حاڵەتەوە، یعنی و بەوە نییە وەکوتم کە لە سەرەتاوتم تەنها بۆ تازەکان، هەر هەموو کەسێک ئینسانە بێ خۆی لەمە بپارێزێ. ئەمە 9 مانگە لە بەریتانیایە، ئەویش سەیری کە بزانین کەوتۆتە ئەمان حاڵەتەوە. ئەمە لەگەڵ چەندینە چاتی کردووە، جا ئینکارێکی زۆرەکە، چونکە هەموو کەسێ لەو حاڵەتانە ئینکاریەکە. فەرموو سەیری کە بزان چۆن ئینکاری لە قەزیەکەیەکە، ڵێ بە هیچ شوێیەک مشتیوام نەکردووە، بەڵام کە دوایی پیشانێدەن ئەداتە ناوچاو خۆیان و خۆی ناڕەحەتەکە، ڕسمەکانی پیشانەدەن، قسەکانی پیشانەدەن، چاتەکانی پیشانەدەن. ئەمە ئیتر دەرچوونی نییە، ئەمە شخصیاتی ڕووخا، ئەمە خۆی ڕووخا، ئەمە ئیشەکەی لەدەستدا، ئەمە لە وڵاتەکە دەریەکەن. یعنی ئەمە تووشی هەموو شتێکی خراپ بوو تەنها لەبەر ئەوەی کە چاتی کردو لەگەڵ کچێکی ئەندە ئەیجا، واتە تەمەن منداڵ، وەمە بەداخۆ چەندین چاتیشی کردووە. بۆیە ئەگە سەیری حاڵەتیان کەن ئاوا حاڵەتیان بەم شێوازەیە. بۆیە دەمەوێت لێرەوە ئاگادارتان بکەم بەڕێزان، ئازیزان، خۆشەویستان، ڕەحمەتی خواتان لێبێ کە دێنە ئەم وڵاتە ئاگاداری خۆتان بن. ئەمە تەسەوورەکەی بەسەر کوردی خۆشمانە هاتۆ بەزێ، مە نامانوێ ڤیدیۆ کوردەکان دانین، ئەگە بچی سێرچیکەی کوردەکانیش دەبینیت. تەسەوورکەن لەم ڕۆژانە لەم ماوەی پێشووە تەلەفۆن بۆ ئێمە کراوە، کوردی ئازیزی خۆمان توش بووە بە هەمان شێوە
تعاملی کردووە ڕسمی نردووە قسەی کردووە چاتی کردووە هەتاوەکو خستیانتە داواکە خستیانتە پاقلەکۆ و کوردواری خۆمان دەڵێ ئاوها لە شوێنێکە گیریان داوە بە ئینگلیزی و کوردیەکی سەخت و سخوت تعاملی لەگەڵەکەن سوکایەتی پێەکەن بێڕێزی پێەکەن جا تەلەفۆن بۆ ئێمەکەڵێن چی بکەین ئەی چی بکەین ئێمە خۆ مەحامیمان بۆ گردووە هەوڵمان لەگەڵ داوە یارمەتیمان داوە بەڵام خۆ لەسەرمە دەرناچێت خۆم کوڕە بە تەواوی ڕووخا تازە و ینی ئەو زانیارانەی کە بە ئێمە گەشتووە ئەو کوڕە لە 2 ساڵ کەمتر حکوم نادرێ بەداخەوە و مەسائلی کەیسەکەشی بۆ تەواوی ڕەفزە بێتەوە و لە ناوەچێ و گومانی ئەوەش هەیە کە یعنی قسەی واش هەیە مەحامەکان گومانیان وایە کە لە دوای ئەوەی کە حکومەکەی تەواوکە یەکسەر نێرنەوە بۆ کوردستان دەمای نێرنە بۆ کوردستان یەڵە لەسەر چی هاتوومەتەوە بۆ کوردستان لەوێ خراپتر لەوێ یعنی قێزەوەنتر و کێشاویتر بۆیە تکاتان لێکم ئازیزان خۆشەویستان خۆتان بە دوور بگرن لەم جۆرە کێشانە خۆتان بە دوور بگرن لەم کارە ساتە گەورەی کە بەسەر ئینسانە دێ لەبەر غەریزەی خۆی ئینسان با نزیک بێ لە خوای پەروەردگار ئینسان با نزیک بێ لە مزگەوت با نزیک بێ لە پیاوی باش لە کەسی چاک بەشکەمە بتوانین ژنتان بۆ بێنین یعنی الحەمدولله ئێستا زەواج و ژن و ژنخوازیەکی زۆر لە بەناو بەریتانیایە هەیە کوردیشت دەست نەکەوت لە قەومەکانی ترا هەیە تۆ قەومێکی تریش مارەکەی یان ئینگلیزێک مارەکەی هەر کەسێک مارەکەی بەس بۆ مەرجەی بە حیا و حورمەت و داوێن پاک بێ باشترە لەوەی کە تووشی ئەم جۆرە حاڵەتانە بیت کەسایەتی خۆت ژیانی خۆت بەجددی کەس و کاریشت بخەیتە ناو علامێکی ئیستیفهامەوە و خەڵک دوای گاڵتە و قەشمەریت پێ بکە بۆیە ئومێد دەکەم و داوا ئەکەم لە تەواوی کە ئەو کەسانی کەم ڤیدیۆیە دەبینن خۆتان و هەمومان خۆمان بپارێزین بە تایبەت گەنجەکان تازەکانمان خۆیان بپارێزن دوورکەونەوە لەو چاتانەی کەوا دەکرێت زۆربەی کات تەڵەیە بۆتان دانراوە توش ئەبن بە دڵنیاییەوە توش ئەبن یەکەم جا توش نەبی دووەم جا توشەبی سێم جا توشەبی وەکو ئەو برادرانەی کەوا ئێمە ئێستا لە ڤیدیۆکانە پیشەرماندا کە توش بوون خۆی گەورە و لایەکمان سەلامەت کات و ئێوەش سەرکەوتوو بن و خواتان لەگەڵ